جوانترین و گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەرلایەوارەی ڕۆژی شەممە سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. پەروەندەسازی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ دوو دەست بەسەرکراوی شۆڕشی ژینا لە میان دوئاو، ئیدانەی ئەعدامی سێ بەندکراوی کورد لەلایەن ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی، کۆبوونەوەی ژنانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریە دژ بە دەوڵەتی تورکیا، کوژران و برینداربوونی 47 سەربازی تورکیا لە شەڕ لەگەڵ گریلاکانی پەکەکە، درێژەی مانگرتنی کرێکارانی معدەنی تەزرە لە دامغان، هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان لە کرێکارانی پارسی جنوبی و هێرشی دووبارەی ئامریکا بۆ سەر حوسیەکانی یەمەن. درێژەی هەواڵەکان برینداربوونی سێ کۆڵبەر لە سنووری نەوسود ڕۆژی پێنجشەممە 21 بەفرانباری 1402 سێ کۆڵبەری خەڵکی شارستانی ڕوانسەر بە تەقەی هێزەکانی هەنگی مەرزی نەوسود بە سەختی بریندارکران. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی پێنجشەممە کۆمەڵی کۆڵبەر کەوتونەتە بۆ سێ هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە کامی ئەو هێرشەدا سێ کۆڵبەری خەڵکی ڕوانسەر بە ناوەکانی پارسا زولفەقاری، هادی مەنسووری و بورهان موزەفەری بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی پاوەکراون. پەروەندەسازی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ دوو دەست بەسەرکراوی شۆڕشی ژینا لە میان دوئاو. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ دوو دەست بەسەرکراوی شۆڕشی ژینا لە شاری میان دوئاو بە ناوەکانی فەرەنگیز دەرگاهی و کچەکەی بە ناوی سارا شاپوری لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بانگێشکراون. فەرەنگیز دەرگاهی و سارا شاپوری لە ڕەوتی شۆڕشی ژینا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی سڵاعەتی سوپای پاسدارانی میان دوئاو گوازرانەوە. ئێستا بڕیارە جەلسەی دادگایکردنی فەرەنگیز دەرگاهی بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نەزام و هاندانی خەڵک بۆ بەشداری لە ناڕزایەتیەکان، هەروەها سارا شاپوری بە تۆمەتەکانی تووڕدانی حیجابی ئیجباری، تەبلیغ دژی نەزام و هاندانی خەڵک بۆ تێکدانی ئاسایشی گشتی لە ڕۆژی 7 ڕێبەندانی 1402 لە لەقی 105 دادگای گشتی و ئینقلابی میان دوئاو بەڕێوەچی. ئیدانەی ئەعدامی سێ بەندکراوی کورد لەلایەن ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی ڕۆژی هەینی 22 بەفرانباری 1402 ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە سێدارەدانی ئەیوب کەریمی، داوود عەبدوڵاهی، قاسم ئابستەی بە توندی شەرمەزار کرد و سەبارەت بە ئەگەری ئەعدامی ئەنوەر خزری، فەرهاد سەلیمی و کامران شەیخە هۆشداریدایە بەرپرسانی قەزایی کۆماری ئیسلامی. مانگی ڕەزبەری ساڵی 1387 هەتاوی مەڵایەکی مزگەوتی جامعەی مەهاباد بە ناوی عەبدوڕەحیم تینا لەلایەن کەسانی نەناسراوە کوژرا. ساڵی 88 ئەنوەر خزری، کامران شەیخە، فەرهاد سەلیمی، قاسم ئابستە، خۆسرۆ بەشارەت، ئەیوب کەریمی و داوود عەبدوڵاهی لەسەر تۆمەتی ساختەی کوژرانی ئەو مەلایە دەست بەسەرکران. ساڵی 94 هەتاوی ئەو حەف بەندکراوە لەلایەن لەقی 28 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی مقەیەسە بە ئێعدام مەحکوم و لەقی 41 دیوانی باڵای وڵات لە ڕێبەندانی ساڵی 98دا ئەو حوکمەی پشتڕاست کردوێتەوە. کۆبوونەوەی ژنانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریە دژ بە دەوڵەتی تورکیا ڕۆژی هەینی 22 بەفرانباری 1402 ئەنجومەنی ژنانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هاوڕێ لەگەڵ چالاکوانانی ژنی خەڵکی عەفرین لە کۆبوونەوەیەکدا پێشێلکاریەکانی تورکیا لە بواری مافی مرۆڤیان بە توندی مەحکوم کرد. بەشداربوونی ئەو چالاکیە کۆبوونەوەکەیان با دروشمی ژن ژیان ئازادی دەست پێ کرد و لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی سەرکوتی بەرینی ژنان و پێشێلکردنی مافی مرۆڤ لەلایەن گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا بێدەنگی کۆمەڵگای جیهانیان لە ئازدۆخی خراپی ژنان لە کانتۆنی داگیرکراوی عەفرین مایەی شەرمی مرۆڤایەتی زانی. جێگای ئاماژەیەکە ڕۆژی ڕابردوو دوو ژنی خەڵکی عەفرین لەلایەن گروپە ئیسلامگەرەکانەوە لە سێدارە دران و ئەو ژنایەتە کاردانەوەی توندی کۆمەڵگای ڕۆژاوایی کوردستانی لێکەوتەوە. کوژران و برینداربوونی 47 سەربازی تورکیا لە شەڕ لەگەڵ گریلاکانی پەکەکە. ئێوارەی ڕۆژی هەینی 22 بەفرانباری 1402 شەڕێکی قورس لەنێوان سەربازانی ئەرتشی تورکیا و گریلاکانی پەکەکە
لە دەوروبەری شاری ئامێدیە لە ناوچەی زاپی هەرێمی کوردستان ڕوویدا و بەپێی ڕاگەیاندنەکانی پەکەکە 47 سەربازی تورکیا کوژرا و بریندار بوون. بەپێی ئەو راپۆرتە دوو سەنگەری گەورەی هێزەکانی تورکیا لەلایەن گریلەکانی پەکەکەوە کۆنترۆڵکراوە و لە ئاکامی ئەو پێکدادانەشدا 20 سەرباز کوژرا و 27 سەربازی دیکەش بریندار بوون. میدیاکانی تورکیش هەواڵی ئەو شەڕەیان ڕووماڵ کردو، بەڵام ڕایان گەیاندووە کە 9 سەربازیان کوژرا و 8 سەربازی دیکەیان بریندار و بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. درێژەی مانگرتنی کرێکارانی معدەنی تەزرە لە دامغان. ڕۆژی هەینی 22 بەفرانبار کرێکارانی شاغڵ لە معدەنی تەزرەی دامغان بۆ چەندمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازگەکانیان دەستیان لە کارکێشایە و درێژەیان بە مانگرتندا. بەپێی راپۆرتەکان کرێکارانی معدەنی تەزرەی دامغان خوازیاری بکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، هاوسەنگسازی هەڵدەستەکانیان لەگەڵ کرێکارانی دیکەی معدەن لە ئێران، دابینکردنی ئەمنیەتی پیشەی و بیمە، گۆڕینی قەراردادەکان و وەلانانی پەیمانکار بوون. دیداری چالاکانی ئازەربایجان لەگەڵ بنەماڵەی یورش مهر عەلی بیگلو. ڕۆژی شەممە 23 بەفرانبار کۆمەڵێک لە چالاکانی ئازەربایجان سەردانی ماڵی یورش مهر عەلی بیگلو چالاکی سیاسی بەندکراو لە زیندانی تەورێزیان کرد و پشتیوانی خۆیان لەو چالاکە مەدەنیە دەربڕی. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و سیاسی ئازەری کە بە مەبەستی دیدار لەگەڵ بەندکراوێکی سیاسی بە ناوی یورش مهر عەلی بیگلو بۆ شاری تەورێز سەفەریان کردبوو لە مەسیری جۆلفا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران. بەیانی ڕۆژی شەمە ژمارێکی دیکە لە چالاکانی سیاسی و مەدەنی ئازەری با مەبەستی ئیدانەی ڕەفاندنی هاوڕێکانیان و درێژکردنەوەی ماوەی بەندکرانی یورش مهر عەلی بیگلو سەردانی ماڵی ئەو بەندکراوەیان کرد و پشتیوانی خۆیان لە کەسوکاری دەربڕی. هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان لە کرێکارانی پارسی جنوبی. پاش چەند ڕۆژ کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شاغڵ لە پرۆژەکانی پارسی جنوبی، بەرپرسانی ڕژیم هیچ وڵامێکیان بە داخوازیەکانیان نەدا و ناوەندە ئەمنیەتیەکان لە ڕێگەی ناردنی کورتەنامەوە هەڕەشەی توندیان لە کرێکارانی ناڕازی کردووە. ڕۆژی شەممە لە بەردەم سایتی دوی پاڵاوگای پارسی جنوبی کرێکاران دەستیان لە کار کێشا و مانیان کرد. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی درۆشم خوازیاری دەست لە کارکێشانەوەی تەوەکولی بەڕێوەبەری سایتی دوو بوون. پاش ئەو کۆبوونەوە ناوەندە ئەمنیەتیەکان لە ڕێگەی ناردنی کورتەنامەوە هەڕەشەیان لە کرێکاران کرد کە ئەگەر درێژە بە کۆبوونەوەکەتان بدەن ئەوە ڕوبەڕووی سزای سەخت دەبنەوە. دەست بەسەرکرانی ڕۆژنامەوانێکی دیکە لەلایەن حکوومەتەوە. هانیا ڕەحیمپور هەواڵنێری ڕۆژنامەی جەوان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە بیانووی بێڕێزی بە مەراسمی قاسم سولەیمانی دەست بەسەر کراوە. بە پێی زانیاریەکان پاش بەڕێوچوونی مەراسمی ساڵوەگەڕی کوژرانی قاسم سولەیمانی لە کرمان و هێرشی تۆرۆریستی داعش کە بووە هۆی کوژرانی 95 کەس و برینداربوونی دەیان کەسی دیکە، هانیا ڕەحیمپور ڕەخنە لە دەسەڵات گرت بوو. هەر بەو بۆنەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێندرا و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستان نییە. شانی باسە کە تا بە ئەمڕۆ نزیکەی 35 کەس بەهۆی بڵاوکردنەوەی بابەت لەسەر مەراسمەکەی قاسم سولەیمانی دەست بەسەر کراون. بانکرانی شروین حاجیپور هونەرمەندی دژبەری ڕژیم بۆ جادگا. شروین حاجیپور گۆرانیبێژ و موزیسیەنی دژبەری ڕژیم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گۆرانێکی نوێ بڵاو کردەوە ڕایگەیاند کە بۆ چەندمین جار لەلایەن دادگاوە بە بیانووی خوێندنەوەی گۆرانی بەرایەی بانگێش کراوە. شروین لە ئەکاونتی تایبەتی خۆی داوتویەتی شاید خاکیشیان بۆ خۆیان قۆڕخ کردووە، شاید نیشتمان بۆ ئێمە خەڵکی ئاسایی نییە و مرۆڤ بەبێ نیشتمان هیچ نییە، جگە لە زبڵێک کە فڕێ دەدرێت. گۆرانی تازەی شروین بە ناوی ئاشخاڵ کاردانەوەی ئەو هونەرمەندە لە ئازگوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ کۆچکردنی لە ئێرانە. پێشتر و لە 65مین دەورەی پێدانی خەڵاتی گرەمی، گۆرانی بەرایەی شەروین خەڵاتی باشترین موزیک بۆ گۆرانی کۆمەڵگای وەرگرت. کوژرانی ژنێک لەلایەن هاوسەرەکەیەوە لە تەورێز. ڕۆژی چوارشەممە 20 بەفرانباری 1402 ژنێکی گەنجی خەڵکی تەورێز بە ناوی نەستەرەن لەلایەن هاوژینەکەیەوە بە بیانووی پاراستنی ناموز کوژرا. بە پێی زانیاریەکان هاوسەری نەستەران سەرەتا ڕادی کردووە کە بکوژی هاوژینەکەی بێت، بەڵام منداڵێکی بچووکی بوو کە ڕاستیەکەی بە هێزەکانی پۆلیس وت و
و باوکی دەست بەسەر کراوە. لە ڕۆژانی ڕابردوودا بەلانی کەم 4 ژن لە شارەکانی ئیلام، تاران و تەورێز لەلایەن کەسوکاری خۆیانەوە کوژراون. بە پێی ئامارەکان تەنیا لە ساڵی 2023 زاینیدا 122 بابەت ژن کوژی لە ئێراندا تۆمارکراوە. هەروەها ڕۆژنامەی شەرق لە راپۆرتێکدا ڕایگەیاندووە کە لە سێمانگی سەرەتای ساڵی 1402دا 27 ژن لەژێر ناوی پاراستنی ناموس کوژراون. لە 2 ساڵی ڕابردووشدا 165 بابەت ژن کوژی تۆمارکراوە کە 87 بابەت بەهۆی کێشەی خێزانی، 38 بابەت بە بیانووی شەرەف، 10 بابەت بە بیانووی کێشەی دارایی و 30 بابەتی دیکەش هۆکارەکەی ڕوون نەبوون. جێگەی ئاماژەیە کە 65 لە سەدی قەتڵەکان لەلایەن هاوسەر و 10 لە سەدیان لەلایەن برای ژنەکەوە ئەنجام درراوە. دوا هەواڵمان سەبارەتە بە هێرشی دووبارەی ئەمریکا بۆ سەرحوسیەکانی یەمەن. بەپێی راپۆرتی ئەلمەیادین، شەوی هەینی 22 بەفرانبەر بنکێکی ڕاداری لە فڕۆکەخانەی دەیلەمی لە شاری سەنعای یەمەن لەلایەن فڕۆکەکانی ئەمریکاوە بۆردۆمان کراون. دەستگای هەواڵێری ڕۆیترز لە زاری بەرپرسانی ئەمریکاوە ڕایگەاندووە کە ئەرتشی ئەو وڵاتە لە وەڵامی هاویشتنی موشک لەلایەن حوسیەکانی یەمەنەوە بنکەی ڕاداری فڕۆکەخانەی سەنعای بە چڕی بردومان کردووە. بەپێی راپۆرتەکان پاش هێرشەکەی شەوی پێنجشەممەی ئەمریکا و بریتانیا بۆ سەر بنکەی موشکی و پەهبادیەکانی یەمەن، حوسیەکان چەند موشکیان بە ئاراستەی نەوتکشێکی ڕووسی و ناوێکی ئەمریکایی چەقان. لە وەڵامدا ئەمریکا ناوەندی ڕاداری حوسیەکانی لە فڕۆکەخانەی سەنعا کردە ئامانج و لە ناوی برد. جێگەی ئاماژەیە کە گرانت شاپس، وەزیری بەرگری بریتانیا بەیانی شەمە لە دوانێکدا هەڕەشەی توندی کردە سەر کۆماری ئیسلامی و ڕایگەیاند کە چیتر کاسەی سەبری ئێمە و جیهان لە ئاز ڕژیم پڕ بووە و کۆماری ئیسلامی حوسیەکان ئەبێ کۆتایی بە تێکدانی نەزمی نێودەوڵەتی بێن و ئەگینا وەڵامی زۆر سەختمان دەبێت. هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بژین.